لا برنامج بانی باش کوردستان بەتەوەری هەدۆم لەگەڵتان بەردەوام دەبین کە باز لە بەرهەمە شیرەمەنیە سپیەکان دەکەن و بەرهەمانی کەسبین بەرهەمە شیرەمەنیەکان کامانە دەگرێت و لە هەمانکاتدا تا چەند پێویستە بایەخی هەروەها گرنگی پێ بدرێت من گفتوگۆی ئەم بابەتانە دەکەم کە کاک پێشڕۆ کاوە فرۆشیا بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت وردەکاری ئەم بابەتمان بۆ دەگوازێتەوە کاک پێشڕۆ سڵاو لێبێ و بەیانی باش سپاس بۆی لە بەرنامەی بانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری من لەسەرتا ئەمێ بزانم کە ئەڵێن بەرهەمە سپیایەکان یاخود بەرهەمە شیرەمەنیەکان کام و کامانە دەگرێتەوە کامانە چێتە قاڵبی بەرهەمە شیرەمەنیەکان. سڵاو لێ بەڕێزیان و کاتتان باش بەرەمە خۆماڵەکان زیاتر ئەمانەی بەیانیان پەنیری گامێشی کەم چاوری ئەمە زۆ تەندروستە و چکات چاوری خۆیشتیانە قەیماغیشمانەیە قەیماغی خۆماڵی ئەمە هی عەرە بە قەیماغی سلێمانی ژێ زۆ جیاوازە پەنیر هەروەها پەنیری کوردی ماگا هەیە زۆ تامی تایبەتە مێشی پەنیری هەر گامێشە بە شێوەی سەلێک ئەمانە بەرهەمی سپیاین هەروەها شیریشمانەیە لە ئێستا شیر خواستێکی زۆری لەسرە شیر بەرهەمەکانی ڕامی فارمە زۆ تەندروستەمە لە ساسە سروشتیە دەسەکەوێت لە ئێمە هەروەها پەنیری ژاژیمان هەیە ماز هەموو نوعەکانمانێ ماستی خەستە ماستی بۆکس ئەمە ماستی بۆقیزە ئەمە ماستی پێچاوی کوردیە زۆ تایبەتە مش ماستی منجڵی پیاڵێن زۆ شتێکی مەزبوط نەوتان خۆشە مشتێکی خواستێکی زۆری لەسرە باشە باسی کە باسیەکەی ناویانەیەنی پێمان خۆشە باسی جیاوازیەکانیش بکەیت جۆری ماستەکان پەنیرەکان جۆرەکانی پێمان خۆشە باسی جیاوازیەکانیشمان بکەیت لە نێوانەکە جیاوازەکانەوەی سەمە پەنیری گامێشمان هەیە لەگەڵ پەنیری مانگایە پەنیری گامێشکە چەورەکەی لێگیراوە بۆ ئەو کەسانی کە نەخۆش چەوریانیان تەمەنوشتیان هەیە هەروەها پەنیری ماگامان هەیە ئەو چەورە خواستێکی زۆری لەسێ زۆر خۆشە ماستوشتەکانیش ماستی خۆماڵی زۆری جیاواز لەگەڵ ماستی مەعمەلوشتان لەخوا بە زەوێ مشتری تایبەتمان هەیە و ماستی کوردی خواستێکی زۆری لەسەر لە چاو ماستی مەعمەلە ئەو مشتری کێ وەلا ئێمە بە تایبەتیە یعنی ئەمە نییە بڵێن لە شوێنی ترەوێت گلەی لە ماسی ترەیەڵێ یەن ملای ئەو مرتاح ماستەکانتان هەمووی تایبەت و کوردی خۆماڵیە کاک پێشڕۆ بە هەر لەسەر جۆرەکانی پەنیر بمێنینەوە دوای دێنە سەر بابەتی قەیماغ و جۆرەکانی ماست و جیاوازیان و ئەمانە با لەسەر بابەتی پەنیر بمێنینەوە چەند ناوێک تێنا لەسەر جۆرەکانی پەنیر ئەمێ دانە نیشانمان بێ ئەمە کام جۆرەیانە لە هەمان کاتە جیاوازی چییە لەگەڵ پەنیرەکەی دیکە بەڵێ زۆر باش ئەمە پەنیری گامێش ئەمە کەم چاوریە هەروەها ئەمەش بە شێوەی سەر کە هەر گامێشە لەگەڵ ئەمەش مانگایە جیاوازەکەی ئەوەی ناڵم ئەمە چەورە و تەندروستە و خوێشتیتیانە بەڵام پەنیری مانگە عادەتەن چەورە کە ئەژمێنێتەوە تۆزێک زەردباوە بێت زەردباوە بێت کێشێنی ئەمە دیارە ینی خۆماڵیە ئەنجامانە بۆ ماوەی 3 تا 4 ڕۆژ ئەمێنێتەوە لەبەر ئەوەی موادی حافزەی شتیان نییە خۆی پەنیری کوردی بەوەی شاناسێتەوە ینی شتی کوردی ئەوەی باشە ینی کە کۆم بێت دیارە تامی ئەگۆڕەیەک سەر باشە کاک پێشڕۆ موادی پارێزەر و یان حافزەیتیانە بەڵام مانەوەکەی زۆر نامێنێتەوە و ئەنی من پەنیرێکە کڕم پەنیرەکان ئەفو بەڵێ پەنیرەکان نەوەڵە مانەوەی زۆر نییە بەس پەنیری سەر عادەتەن زیاتر ئەمێنێتەوە هی مانگا زیاتر ئەمێنێتەوە هیوایە بە مانگ بە ساڵ هەڵیەکرێت لە مجەمیدەیە بۆچی زیاتر ئەمێنێتەوە کاک پێشڕۆ شێواز هەڵگرتنەکەی دەورە بینە ئێستا شیریش هەروایە شیر لە مجەمیدا کەی بەسێ ئەمێنێتەوە کێشێ نییە بەس یعنی کە بتەوێت لە سەلاجە و شاداینی ماوەیەکی کەم ئەمێنێتەوە چکە موادی پارێزەریتیان نییە ئەی باش ئەگەر لە مجەمیدە هەڵبگیرێت و جای دیسان بەکار بهێنرێتەوە ئەو بەها خۆراکی کە هەیەی ئەو سوودەی کە هەیەی هیچ کاتێک لە دەستیدات کاک پێشڕۆ نەخێرگان هیچ کات لە دەستی نیە هەروەکو خۆش شێمێنێت و تامیشی زۆر خۆش و کێشەی نییە زۆر باش کاک پێشڕۆ مە زۆر جارمە ینی لە سەتڵە یەک جۆر سەتڵ هەیە سەتڵێکی سپیە ئێمە هەمیشە ماز لە جۆری سەتڵی سپیە بینین منم شەو چەند زانێرێک خوێندەوە باسی لەوە کرد کە نابێ ماست بەرهەمەکان بەگشتی و تایبەت ماست لە ناو سەتڵە ڕنگ جیاوازەکانە هەڵبگیرێ و کاریەوە چییە؟ وڵایسە ئەمە موادی ئەوەلی بەکارێت سەتڵی سپی خۆی وایە سەتڵی سپی باشتر لەوەی بۆر ئەوان چکە بۆرەکە بەکەڵنە ژەهراویە بێ لەگەڵیا کە تێکەڵیەکەن بەڵام ئێستا ئێمە ماستێکی جیاوازمان بۆی لە فافۆنە ئەمە زۆر تایبەت و تەندروستە یعنی هیچ کێشەی تەندروستی نییە ئەمە ئەو ماستێکە لە فافۆن هەڵگیراوە هیچ گۆڕانکاری بەسەردادەی لەگەڵ ماستێکی دیکە لە جۆرێکی دیکەی سەتڵاڵ بگیرێت یان شێوازی هەڵگرتنی ئەو ماسە و جۆرەکەی وا ئەخوازێت هەرەمە هەر هەمان شێواز بەس ئەوەی لە مەنجەڵەکە تام و لەزەتێکی خوتری هەیە یعنی تێک ناچێت تامی زوو ترژ نابێ وەروە خۆشتە چکە کە تۆ ماستە کوڵێن لە سەتڵوشتە
ئەمە تا هەفتەیە گەمێنێتەوە پڕی تا هەفتەیە چکە ماسی کوردی خۆ عادەتەن تا 3-4 تا ڕۆژە مێنێتەوە 3 بۆ 4 ڕۆژ بەس ئەمە تا هەفتەیە مێنێتەوە لەبەرەوەی لە مەنجەڵەکەیە باشە مەنجەڵەکە بەردەوام بە سار دەمێنێت بەسار بەڵکەواتە خواست لەسەر کامیان زیاترە خواست لەسەر چ جۆرەی ماس زیاترە وەڵا هەموو جۆرە خواستی ینی خواست لەسەر هەمووی زۆرترە بەس ئەم مەنجەڵە فترێکە مانە زۆر خەڵک یە بووی بە تایبەتی ئەوەی دەستی تۆ چ جۆرێکیانە ئەوەی فافۆنەکە کاک پێشڕەو ماستی فافۆنەکە کام ئەوە ماستی مانگایە بەڕێزگیان ماستی مانگای خۆماڵیە هی منتیقەی ئەڵایی بازیانەمە باشە ماسی مانگا و ماسی جۆری حیوانەکانی دیکە چ جیاوازیەکیان هەیە لە ڕووی تامەوە لە ڕووی پێکاتەوە لە ڕووی چوریەوە ینی بۆ منامەوە ماسێکی تەندروست کام ماسەوەم باشە ماسی کوردی بەعام هەمووی تەندروستە بەس ئەگەر ماستێکی خۆماڵی تایبەت دەستکەوێ نەک ماستی معمەلۆشتان چکە ماستی مانگا و ماستی مەڕ و بزنوشت سە مەڕ و بزن لە ئێستا زۆر کە مەمەڕ هەر نەماوە ینی لە کوردستانە نەماوە مەگەر لە مەنتیقەی گەرمیانە ماسی بزنەوەی چوری کەمە و تەندروستە بەزەوەی کەمە لە ئێستا ماسی مانگاش بامان شێوە تەندروستە و چوری کەمە یعنی وەکو لە بزنەکە چوری زیاترە ماستی گامێ شیشمانەیە هەروەها چورێکی زۆری تایە و بێکێشەیە مویمە ماستەکە خۆماڵی بێتر هەمووی تەندروستە باش هەر ئەتوانرێت کاک پێشڕەوە لە سەلاجە هەڵبگیرێت و تا مدەی 3-4 ڕۆژ هیچ گرفتێکی نابێت ئەمێنێتەوە هیچ گرفتێکی ناوێت بەڵێ ئەمێنێتەوە دوایش ترشە بێ ماسکە ترشیش بوو نوع بەکتریا دەرەکات سوود بەخشە بەکتریاکە توانین بکەی بە ماستا بە دۆ کێشە نیە هیچ باشە ماستی بۆ کەس کامەیە چ جۆرێکە ینی من پێم خۆشە بزانم ماستی بۆ کەس ئەمەیە بەڕێزگیان ئەمە ماستی بۆ کزە ئەوە چۆنە چییە ماستێکی زۆر خۆش زیاتر خەڵک بۆ ماستاوی کرێت بۆ ماستا زیاتر بەکارێت ئەمە عادەتەن خۆی ماسی بۆ کز ماستی مەڕە بەس ئەمە ماستی مەڕ ساف مەڕ نییە ئەمە تێکەڵە تێکەڵی مانگا و مەڕە جا بۆ کزە کرێت ئەمە چکە ماسی بۆ کز لە بەهارانە دەسەکەوێت واتە تایبەتە بە وەرزی بەهار کاک پێشڕەوە ئای ئەمێ بزانم تاماکەی چۆنە بۆ من هەنێ ماسێ ترشە شیرینە ئەمە تامی چۆنە ئەم ماستە بۆ کزەکە زیاتر ناڵم بۆ ماستاوە تۆزێ مزرێکی تایە بەس تامشتی خۆشە ئەمە تازەی هاتووە باشە جگە لە ماست ینی بەرهەمی ماستی شیرین دەستکەوێ ماستی مانگا و ماستی گامێشە باشە جگە لە ماست ینی بەرهەمی دیکەمان هەیە قەیماغمان هەیە شیرمان هەیە پێمان خۆشە باز لە جیاوازی شیر بکەین ینی شیری جۆرە حیوانەکانی تر کامیان پڕچەوریترە و کامیان تایمی جیاوازترە و جیاوازی تامەکانیان چیە و جیاوازیان چی هەر خۆی زۆر باشە ماستی گامێش لە هەمووی زۆر ینی پڕچەوریە لە سایاسانی ئەتوانین بڵێن چەورە بەس ئەگەر هیوایە چەورەکەی لێ گیرێ بۆ پەنیروشت ئەمە شیری مانگایە لە سایاسە سروشتی بەرهەمەکانی ڕامی فارمە مەشروعی گاوداریە لە منتیقەی هەولێر کراوەتەوە شتەکانی بەسەر هەموو تاوای کوردستان دابەشکە زۆر شیرێکی تەندروست و خۆشە شیری بزنیشمان هەیە کە چەوری ینی کەمە بۆ نەخۆش زیاتر بۆ مناڵ بۆ ئەمانە بەکارێ زۆر باشە لەگەڵەوە بەرهەمەکانی تر قەیماغ بۆ نمونە قەیماغی شێک لەو ینانی من کاک زۆریش حەز لێ هێتی بەڵام چۆن جۆرە باشەکانی بناسینەوە بیکڕین قەیماغ وڵات چەند جۆرێکی ئێستا لە منتیقەی سلێمانیە قەیماغی عەرەب هەیە قەیماغی مەیدان هەیە قەیماغی سلێمانی هەیە سەمە قەیماغی جەلەولای عەرەبە زۆر خۆشە ئەوە هەروە قەیماغی سلێمانی ئەوە زۆر بەناوبانگە بەزەوە لە ئێستا کەمە لەبەرەوەی ئەمساڵ بەروبووم نەبوو ئەی نرخی چۆنە کاک پێشەوە نرخی باشە ینی ماشەڵڵا جوانە نرخی لەسا گونجا بەزمە فەتەی لەمە پێش سعرەکەی بەس بەستا دابازیەوە لەخوا بەزێ الحەمدولillah زۆر باشە پێمان خۆش بووە بە 24,000 لە ئێسەیە ئەی باشە کاک پێشڕەوە قەیماغ تا چەندێک بمێنێت هەڵبگیرێ باز ئەوە دەکرێت کە ئەمڕۆ قەیماغ بەکارهێنا خواردێت نابێ بمێنێتەوە بۆ بەیانی ئەواتە بۆ ماوەی 1 ڕۆژ ئەمێنێتەوە ئەمە چۆنە زۆر ڕاستە قەیماغ ئەگەر تازە بێت تا ماوەی 3 ڕۆژ ئەمێنێتەوە بەلانی زۆرەوە ینی گەر 3 ڕۆژی بۆ دانێتەوە بەزی وە هەنێ فرۆشیاری وایە قەیماغێنێ کۆنە و بەخوا بەرگێ ڕۆژێکیش ناگرێت باشە بەس بە تایبەت ئێمە قەیماغی حاجی جەلالی ناوە قەیماغی حاجی جەلال زۆر ئەمێنێتەوە باشە بۆچی کاتێککە قەیماغەکردن شیرکرێ بەسەری ئەو شیرە بۆ چییە؟ هەر بۆی زیاتر مێنێت و تەڕ بێت یعنی ئەگە زۆری شیری بەسەرا بێت
خراپە بە شیرەکە خراپێ ترشێنێت باش ئەگەر لە ماڵەوە خۆمان ئەگەر تۆ بتێ بە تازەبی خۆی بە حاڵ شیرێکی بەسەراگەی دوتەوە کێشە نییە باشە من لە فرۆژگایەکی کڕمە هێنمە ماڵەوە فرۆژگاکە خاوەن فرۆژگاکە شیرەکەی کردەوە بە سەریایی مە ماڵەوە دوای درۆژ خۆش شیرەکەم بە سەریا هیچ مینێکی بێ ینی تەسیرێکی بێ لەسەر زۆرمانەوەی نەوەڵای تاسیرێکی نابێت تاکید بە لە بەزەوەی شیرەکە ئەبێ ئاگادار زوو خراپیەکە ئەیترشێنێت عادەتەن قەیماغ ئەبێت تۆزە شیری بەسەراکرێ لەگەڵ هەنگوین و گوێزا زۆر خۆش بێگومان لەگەڵ بەرچای بەیانیان و ئیتر قەیماغ و ماست و پەنیر و ئەم بابەتانە هەبێت خوانەی بڕێ کاک پێشڕە و لەسەر بابەتی لۆر یعنی لۆر لایەوە دەست دەکەوێت ئەگەر هەیە نمونەیەکمان نیشان بیت بەسێکی ئیشمان بۆ بکەیت بەسەر چاو خۆش بەسەر چاو لۆریشمان هەیە لۆرکی کوردی مانگا ئێمە لۆرکی مانگامان هەیە لۆرکی گامەشمانێت چکە لۆرکی مانگا و گامەش فەرقی زۆرە ئەمە لۆرکی مانگاکە زۆر ڕەنگی جوان و زەردە لۆرکی گامەش ڕەنگی سپیە تانی تاموشتی و کۆم لەزەتی و کۆمە خۆش نییە باشە ئەو لۆرکە من ینی تازە ناوەکەی ڕەنگە ناوەکی جیاوازێ من تازە ئەزانم ینی لۆرک چۆن دروستەکرێن پێ خۆشە بزانم ینی لۆرگ هیوە لە شیرەکە دروستێکات هیواشە لە پەنیر ئەیگرێت ئەن کە پەنیرەکە دروستەکری ئەوەی لێ ئەمێنێتەوە لێ ئەگرێت بۆ مای چەند ڕۆژەمێنێتەوە کاک پێشڕۆ ئەمیش هەر کەمێتەوە مادە کوردیەکان هەمووی بە ئام کەمێتەوە تا 3 تا 4 ڕۆژەمێنێتەوە باشەوە توانی لەگەڵ خواردن تریشە بەکاری بێنی بۆ نمونە خواردنێکی تر دروستکە لەگەلا بەکاری بێنی هەرتەنیا وکو ماست ئەبێ هەر خۆی بخۆی بەڵێ سەمە ئەم لۆرە لەگەڵ مرەبا خوێ لەگەڵ دۆشاوە خوێ لەگەڵ هەنگوینە بەم شێوێگە خوێت ئەمەشە بۆ کە چەند جۆری هەیە کاک پێشڕۆ جۆری جیاوازی هەیە ئەمیش وەڵاویش چەند نوعێکیە هی مانگای هەیە مەڕی هەیە بزنی هەیە گامێشی هەیە بەس ئێستا زیاتر گامێش و مانگا دەستەکەوێت باشە من ئەگەر سفرەیەک دابنێم ئەم سفرەیە کام جۆر بەڵێ لە قەیماخ کام جۆر لە پەنیر کام جۆر لە ماست دەستە سفرەکەم دابنێم ئەو جۆرانی کە باسیەکەی ئیتر من ینی ژەمێکی زۆر بە چێژە خۆم و زۆر سوودیشی لێ بینم لە ڕۆ تەندروستیەکەوە ژەمی بە چێش چینەوە بەرهەمانی کە تۆ بۆ منە پێشنیارێکی بۆ من بەڵێ ژەمی بە چێژ ماستێکی تەندروستی خۆماڵی کوردی لەگەڵ لۆرکی مانگا بە هەمان شێوە قەیماقی سلێمانی گەر هەبێەوە زۆر تایبەتە ئیتر سیریا ژووکەرەی شتێکەڵە کرێوش زۆر خۆشە پەنیری کوردیشمان هەیە ئێمە مەی مانگایە زۆر تایبەتەوەش ئەوە لە هەموو شوێن دەست ناکەوێت ئێستا پەنیری مانگا ئێمە معمیلی تایبەتی خۆمان هەیە باشە لە هەر لەسەر بابەتی لۆرکەکە پرسیارێکم بۆ دروست بووە یعنی جیاوازی تامەکەیان چیە بۆ منەی مانگا بەیانی جۆرێکی دیکەی ئاژەڵ بێ فەرقیان چییە لە ڕووی تامەوە سعادەتەن هیمەر بۆ کزە کەمێ بۆ کزە هی مانگا شیرین و خۆشە هی گامێش یەک تۆز بێتامە چکە ئەوەی گامێشەکە زیاتر ئەلە پەنیرە دروستەکرێت باشە ینی هەنێک پەنیر هەیە کاک پێشڕە و ئینی تێکرێ ئەکرێتە ناو ئاو خوێەوە هەنێک پەرینی شەیە ینی ناکرێتە ناو ئەو هەر ئاسایی دائەنرێ لە ناو سەلاجە توزانم ینی ئەمە جیاوازیەکانیان چیە لە شێوازی هەڵگرتنەکەی دواتر لە بەکارهێنانەوەی ئەوە یانەکە سەر شێواز هەڵگرتنەکەی سیوە ئێوە زیاتر بمێنێت تۆی خاتە ناو ئاو خوێەوە هیوە زووژێ خوا سەرکە دوو سەرکەبات و کێشێ نیە بە ئاسایی ناو علاقەکە دایان ناو قاپەکاتیانت کێشێ نیە یەکە ناو خوێ و ئاوە سوێر ئەبێت هەموو پەنیرێک ئەبێ ئاسایە بخرێتە ناو ئاو خوێەوە هەموو جۆرێک کێشێنی هەمووی ئەبێت بەزەگەر تێ سوێرەکەی نامێنە بێ ئاوێک پیاکەوەی سوێرەکەی نامێنێ تامی ناگۆڕێ تامیە گۆرەکەی کردناوە خۆچکە ئەو خوێ هەڵم ژێت ئەی کەشکلایەوە دەستەکەوێ کاک پێشڕۆ کەشکەڵی بەڵێ بەڵێم کەشکەشمان لە ئەمە کەشکی گوردەی پێڵێن هی منتیقەی شارباژێرە زۆر دەرەجەیەکە ئەمە کەشکەکەمانە ماشەڵڵا بە بیبی کەشکی گوردەی پێڵێن زۆر تایبەتە ئەم بەرهەمانەتیشمانیان باسوقی چنگیان ئەم شەو بمانەتی ماڵی باجی بەهەیە ئەمایان بە گوێزە ئەمەیان سادەیە هەروەهامە سجووخە مشتی وشکە باشە خواست لەسەر بەرهەمە خۆماڵەکان بەگشتی هەموو بەرهەمە خۆماڵیانە ئێستا لای جەنابەت دەسەکەوێت خواست لەسەریان چۆنە بەڵێ وڵا ئەلحەمدولیلا لە ئێستا خواستێک زۆری لەسرە یعنی خەڵک زیاتر لە شتی ئێرانی تورکی کشاوەتەوە ڕووی کرۆتە بەرهەمی خۆماڵی
زیاتر ئێستا خەڵک گوێ بە نانی بەیانیانە ینی گرنگێکی زۆری پێدرێ. لە سەرتای باس لە هەندێک جۆری شیر کرد کە لای ئێوە دەستەکەوێت یعنی هاوڵاتیان دێن شیر لە ئێوە بکڕن خۆیان لە ماڵەوە ئەم شیرە بەکاربێنن پەنیر و ماسی لێ دروست بکەن. ئەم شیرە کە لای ئێمە دەستەکەوێت شیرەکە خۆی عادەتەن کوڵاوە نەمودی ڕامی فارمە بۆمانە کوڵاوە هیوای با ماسی لێ دروستەکە هیوایە پەنیری لێ دروستەکات کێشێ نییە ئەشتوانێت هەر ئاوە بە سادی بخورێت ئەشتوانێک تۆزگەرم کرێت و بخورێت کێشێ نییە. باشە با باز لە بەرەمەکانی تریش بکەین هەر لەوێنەکان زۆر بەرهەمی ترەبینین باس و خەبینین سوجوقە بینین زۆر شتی ترەبینین پێوان خۆشە باسی ئەو بەرهەمانەش بکەی و باسی هێلکەشەکەین ینی چکە ئێستا لە بازارەکان هێلکە بەهۆی چزانم هەندێک لە قاچاخۆوە تۆزێک ئەوە بووە ینی گومانی لەسەر هەیە جۆری هێلکەکان چەند جۆر هێلکەمان هەیە ینی هێلکەی بە چێژەوەی کە زۆر خۆشترە کامەیانە ئەگەر هەبێ وهێلکەی کوردی جیاوازی چییە بە بەراورد بە هێلکەکانی دیکە؟ وڵای ئەمە چەند جۆری هێلکەمانە الحەمدولله ئێستا لە تەواوی کوردستانە کێڵگەی پەلەوەڕی مریشکوشتکەوتەوە بۆی هێلکە ئێستا ئێمە هەری کوردستانمان لە شار باژێری لێ و شارە زۆریشی لێ هەروە هێلکەی کوردیشمان لە هێلکەی کوردی بۆ ئیسفادەی زیاترە لەبەر ئەوەی تازە بە تازەی بۆمانێت ئەجا پرۆتینی زیاتریشی تایە ئەمە هێلکەکانە ئێستامە هێلکەی کوردی ئەمەیان دەواجنی پێڵێن ئەمەش هێلکەی شارباژێرە ئەمە هێلکەی شارە زورە ئەمە هێلکەی خۆماڵیە ئەم بەیانی هاتووە زۆر تایبەتە. خواست لەسەر کامیان زیاترە کامیان زیاتر هاوڵاتیان تەڵەبی لەسەری هەیە بە تاکید خواز لەسەر ئەم بەرەمە خۆماڵەکان زۆر بەزیترەوەی چکە هێلکەی کوردی لە ئێستا گرانە خەڵک کەمتر ئەیبالێت بە بەرچاو ئەوەی ترە باز مشتری تایبەتی خۆی هەیە ئەمیش. باشە جیاوازی نێوان هێلکەکان چۆن بکەین ینی بۆ نمونە منە چمە دەرەوە خۆم بتوانم جیاوازی بکەم چۆن جیاوازی بکەم لە بینی هێلکەیەکی کوردی باشە و لەگەڵ هێلکەیەکە کە بۆ نمونە کوردی نەبێت. وڵای ئێستا هەنێ فرۆشیار هەیە لەگەڵ ڕزمانی هێلکەی مەسڵاحە ینی ئەوەکو ئەم دەواژنەوە پێ فرۆشن و حسابی کوردی ترەوە کەوتە سەر کەسەکە ویژدانی خۆی ئێستا ئەمە کوردی هەر دیارە ینی هەموو یەک قیاز نییە بەوا بیناسەرەوە کوردی بچووک و گەورەی تایە زیاتر بچووکن بەس ئەمانە هەموو یەک قیاسە بەوەی ئەناسێتەوە. ئەی بە ڕەنگەکەی منە بینم هەنێکی ڕەنگی لێکتر جیاوازە دەتوانرێ ئەوەش بکرێتە پێوەرێک جیاوازیان لە نێوانیاندا بکرێت لە جۆرەکەی ناخێرەوە ناکرێتە پێ چکە ئێستا ئەم هێلکەیە لەگە ئەو هێلکەیە ڕنگوشتی تقریبان وەکو یەکە بەس من پێ ناڵێم ئەو هێلکەی معاملەکانی دەواجنەکە هەموو یەک قیاسە بەس بەوە جیاکرێتەوە. باشە بەرهەمە ناوخۆیەکان بەرهەمە خۆماڵیەکان لە ئاستی پێویستی داخوازی خەڵکان یان هێشتا کەمە یان زۆرە؟ وڵا لەخوا بە زیاد چکە ئێستا خەڵک زۆر گرنگی پێیا مەشروعش زۆر کراوەتەوە لە بەرەو پێشونیشە خەڵک گرنگی زۆری پێیا بەس هەر یعنی ماوێت لە ئاست پێویستی خەڵکا بێت چکە ئەم ساڵ لەبەر ئەوەی بەروبووم نەبوو گژوگیان نەبوو وشکە ساڵی و 2 ساڵە علە فیشگرام و خەڵک زۆر وازێنەوە ینی پێویستە حکوومەت یارمەتی فەلاحەکان بکات لە بەرزبوونەوەی سەعروشتە سەری ئەلەف زۆر گران بووە و شتەکانش گران بوو بامان شێوە. کاک پێشڕە و خواستی هاوڵاتیان لەسەر کامیان زیاترەمە بەستم هەموو بەرهەمە خۆماڵیەکان و بەربوومە شیرەمەنیە خۆماڵیەکانە بۆم نەکە بەیانیان بێن بیکڕن ماستە پەنیرە لۆرکە کەشکە ئەمانە کامیان خواستی لەسەری زیاترە. بە تاکید خواست لەسەر ما زۆرە لەگەڵ هەروەها قەیماغ و پەنیرە ینی ئەمانە خواست لەسەر زۆر لەگەڵ هێلکەی شایانی خواردنێکی بەیانیانەیە ئەمە خەڵک زۆری بات. باشە ڕۆنی کوردیتان هەیە کاکڵە گوێزەمان هەیە ڕقەمێ ڕۆنی کوردیشمان هەیە بەڵێ ڕۆنی هیزەمان هەیە و ڕۆنی زەنکراویشمان هەیە. باشە ڕۆنی کوردی تا چەند خەڵگەی باینی چکە ئێستا جۆرێک لە سیستەمی خۆراکی پەیڕەوەکرێ بۆ دابەزاندنی کێشە چوزانم بۆ زۆر لایانی دیکەی تەندروستیە خواست لەسەر ئەو چۆنە لەسەر ڕۆنی کوردی. وڵا الحەمدولله خواست لەسەر ئەوش زۆرە ڕۆنی کوردی ینی ئێستا هی ئێرانی هەیە و کوردی خۆمانەیە خەڵک زیاتر بەدەوای ڕۆنە کوردیەکەی و گلێرانی کاڵم پارەی زیاتری پێم شتێکی باشترم بەرێ الحەمدولله ئێمەش کامەشتە باش بەیهێنین. من لە دیمەنەکان ڕاشی دۆشاوم بینی ئەمێ باسێکی ئۆشمان بۆ بکەیت. بەڵێ ئەم ڕاشیانەمان هەیە لەگەڵ ئەم دۆشاوانەیە ئەمە ڕاشی ئەخەوەینە وەختی خۆی لە مووسڵ بوو ئێستا گوازاوەتەوە بۆ هین منتیقی سەلاحەدین و ئەمەش هەر هی مووسڵام ڕاشی ئەمە
دۆشاوی خۆماڵی تامدارە ئەمەش دۆشاوی کەربەلای ئەمە نوعێتی زۆر باشە یعنی شتەکانی ئەمە لەخوا بە زیابێ هەمووی تایبەتن شتی دەرەجەی گەێنین ئێمە زۆر باشە سوپاس بۆ کاک پێشڕەوکاوە فرۆشیار کە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ لەگەڵمان بووی زۆر سوپاس دەکەین خۆشحاڵ کردین دیمەنەکان ڕەنگە ینی زۆر برسیان کردبێتین بەڵام چێژمان لێ بینی و سوپاس دەکەین بۆ زانیاریانە و بەرهەمە باشەکانی ژەناسینەوە و دەست خۆش بێ ئێمە زیاتر خۆشحاڵین لە خزمەتتانین زۆر سوپاس.